ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی ئاوڕێیانی هاوکار ماتوێنێتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی پێنجشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەوە کۆبوونەوەی کرێکارانی شارەداری لە شاری سنا، ناڕەزایەتی کرێکارانی شاغەڵ لە ڕێکخراوی ئاگرکوژێنەوەی سنا، پەیامی ڕێز و پێزانینی باوکی حەمید مورادی بۆ خەڵکی کوردستان، کوژرانی هاوڵاتیەک لەلایەن سەرکوتگەرانی حکوومەت لە ئیلام، برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری بانە، دەستنیشانکردنی 470 منداڵی کار لە پارێزگای کرماشان، کۆبوونەوەی کرێکارانی شرکەتی کشتوکاڵ و سەنعەتی پارسی مۆغان و بەیانیەی خانەنشینکراوانی سەنعەتی نەوت دەست بە وەزارەتی نەوت و دەوڵەت. کۆبوونەوەی کرێکارانی شارەداری لە شاری سنا. ڕۆژی چوارشەممە هەشتی گەلاوێژ کرێکارانی شاغەڵ لە شارەداری سنا دژ بە نەدانی داخوازیەکانیان کۆبوونەوە. بە وتەی کرێکارانی ناڕازی ماوەی 3 مانگە هەڵدەستیان وەرنەگرتووە و بەرپرسانی شارەداری و خاوەنکار وەڵامی داواکاریەکانیان نادەنەوە. نەدانی هەڵدەست گوشارێکی سەختی مەعیشەتی خستۆتە سەرشانیان و چیتر ناتوانن لە فرۆشگاکاندا قەرز وەربگرن. کرێکارێک لەو بارەوە وتوێتی کە لە یەکمانگی ڕابردوودا شەرمەندەی منداڵەکانیان بوون و تەنانەت نەیانتوانیوە 1 کیلۆ میوە یان خۆراکێکی باشیان بۆ دابین بکەن. ناڕەزایەتی کرێکارانی شاغەڵ لە ڕێکخراوی ئاگرکوژێنەوەی سنا. کرێکارانی شاغەڵ لە ڕێکخراوی ئاگرکوژێنەوەی شاری سنا ڕۆژی چوارشەممە هەشتی گەلاوێژ لە ئازدۆخی خراپی مەعیشەتی ناڕەزایەتیان دەربڕیوە. بە پێزانیاریەکان پێرسۆنێلی ڕێکخراوی ئاگرکوژێنەوەی شاری سنا ماوەی 3 مانگە ئاگدەست و مەزایای پیشەییانیان وەرنەگرتووە و لە دۆخێکی سەختدا ژیان بەسەرەبەر. بەهۆی نەدانی هەڵدەست نەیانتوانیوە پێداویستیەکانی ژیان دابین بکەن و ژیانی هاوبەشی بەشێک لە هاوکارەکانیان تێکچووە و ئاماری جیابوونەوەی خێزانی لە لێو کرێکارانی ئەو دامەزراوەیە بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە. پەیامی ڕێز و پێزانینی باوکی حەمید مورادی بۆ خەڵکی کوردستان. محەممەد ئەمین مورادی باوکی گیانبەختکردووی ڕێبازی سەوزی ژینگە کاک حەمید مورادی لە پەیامێکی ڤیدیۆیدا ڕێز و پێزانینی خۆی ئاراستەی خەڵکی کوردستان کرد. ئەو باوکە داغدارە لە پەیامەکەیدا ڕایگەاندووە لەم ڕۆژانەدا کە داخی لە دەستانی ڕۆڵەکەم لەسەر سنگم قورسایی دەکات، هاودڵی، فرمێسک، باوەشی گەرم و هەبوونتان برینەکانمی ساڕێژ کرد. ئێوە تەنیا هاوڕێیەکی ڕۆژی تنگانە نەبوون، بەڵکو بنەماڵەیەکی گەورە و وەفادار بوون کە ئێمەتان بە تەنیا نەهێشت. وەستان و فرمێستان باراند و ڕێستان لە یادی حەمید و هاوڕێکانی گرت. حەمید هەر ڕۆڵەی من نەبوو، بەڵکو ڕۆڵەی دڵە گەورەکانی ئێوەش بوو. گەنجێک کە هەموو ئاواتەکانی لەگەڵ خۆی برد، بەڵام ناوی بۆ هەمیشە لە مێژوودا مایەوە. ئەم پەیامە تەنیا ڕێز و پێزانینی من نییە، بەڵکو نوێکردنەوەی پەیمان لەگەڵ ڕێگای سەوزی حەمید و هەموو گیانبەختکردوانی ڕێگای ئازادیە. کوژرانی هاوڵاتیەک لەلایەن سەرکوتگەرانی حکوومەت لە ئیلام. بەیانەی ڕۆژی چوارشەممە هەشتی گەلاوێژ عەلیخان زەمانی تەمەن 46 ساڵ و خەڵکی گوندی حەوتکانی سەر بە شاری ئیلام بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی کەڵانتەری چواردەیە و شارە گیانی بەخت کردووە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ هێزەکانی کەڵانتەری چواردەی ئیلام بە مەبەستی دەست بەسەرکردنی موحسین زەمانی هێرشیان کردووەتە سەر ماڵی باوکی و تەقەیان لە خۆی و براکەی بە ناوی عەلیخان زەمانی کردووە. لە ئەنجامی ئەو هێرشە وەحشیانەیەدا موحسین بریندار و هەڵاتووە، بەڵام عەلیخان بەهۆی قورسی برینەکانی گیانی بەخت کردووە. چالاکانی مەدەنی شاری ئیلام ڕایانگەیاندووە کە ئەو کەسەی تەقەی لە عەلیخان کردووە فەرماندەی کەڵانتەری چواردەی ئیلام بە ناوی ئیبراهیم قادری بووە. جێگای ئاماژەیە کە بە دوای ئەو ڕووداوەدا خەڵکی ئاوایی حەوتکانی خۆپێشاندانیان کردووە و لەگەڵ سەرکوتگەرانی حکوومەت بە شەڕ هاتوون، بەڵام هێزە ئینتیزامیەکان تەقەیان بەسەر خەڵکدا کردووە و شوێنەکەیان بەجێهێشتووە. برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری بانە. شەوی سێشەممە حەوتی گەلاوێژ
کۆڵبەرێکی خەڵکی گوندی میکی سەر بە ناوچەی سەرشێوی سەقز بە ناوی بەهرام میک بە تەقەی هێزەکانی هەنگی مەرزی لە بانە بریندار بوو. بە پێی راپۆرتی کۆڵبەر نیوز، بەهرام میک دانیشتووی گەڕەکی تەرخاناوای بانە خێزاندار و باوکی دوو منداڵ بوو. ناوبراو لە کاتی کۆڵبەری لە سنووری نەنۆری بانە لە حاڵێکدا هیچ بارێکی پێ نەبووە لەلایەن سەرکوتگەرانی حکوومەتەوە دراوەتە بەردەستڕێژی گولە و پاش بریندار بوون سەرەتا بۆ نەخۆشخانەی سەلاحەدینی بانە و دوجار بۆ نەخۆشخانەی شاری سەقز گوازراوەتە. هەوڵی ڕژیم بۆ تاوانبار ناساندنی خەڵک لە ڕووداوی ئاگرکەوتنەوە لە ئاویەر لە حاڵێکدا کە سێ گەنجی ژینگە پارێزی سنا لە کاتی دامرکانەوەی ئاگری چیای ئاویەردا گیانیان بەخت کردووە و خەڵکی ئەو شارە ئازیەتبارن، دەستگای قەزای ڕژیمی ئیسلامی لە جیاتی وەڵامدانەوە بە دوای تۆمەتبار و پەروەندەسازی بۆ تاوانبارانی گوماناویدا دەگەڕێت. سەید حسێن حسێنی سەرۆکی دادگستری کوردستان بە بێشەرمیەوە ڕاگەیاندووە کە پەروەندەیەکی لە دادسەرای سنا بۆ ڕووداوە دروست کردووە و مەئمورەکانیان سەرقاڵی بە دواداچوون بۆ تاوانبارانی ئەو ڕووداوان. وتەکانی ئەو بەرپرسە حکوومەتیە لە حاڵێکدایە کە خەڵکی کوردستان لە دروشمەکانیاندا بە ئاشکرا حکوومەتیان بە تاوانبار زانیوە و داوای وەڵامدانەوەی لایەنە پەیوەندیدارەکانیان کردووە. دەستنیشانکردنی 470 منداڵی کار لە پارێزگای کرماشان. سەرۆکی ڕێکخراوی بێهزیستی پارێزگای کرماشان ڕۆژی چوارشەمە ڕایگەیاندووە کە 470 منداڵی کاریان لەو پارێزگایە شناسایی کردووە. بێهزاد شەهبازی لە وتووێژ لەگەڵ میدیاکانی ڕژیمدا وتوویەتی کە 470 منداڵی کار لەو پارێزگایە لە ڕێگەی تەکنۆلۆژیاوە شناسایی و ڕەوانەی ناوەندەکانی پاڵپشتی لە منداڵانی بێسەرپەرست کراون. ناوبراو هەروەها وتی لە ئێستادا 160 منداڵی کار و بنەماڵەکانیان لەلایەن ئەو دامەزراوەیەوە خزمەتگوزاری وەردەگرن و هەوڵەدەن ئەو هەموو منداڵانە ببورن هەوڵەدەن هەموو ئەو منداڵانە بگەڕێنەوە بۆ قوتابخانە. کۆبوونەوەی کرێکارانی شیرکەتی کشتوکاڵ و سەنعەتی پارسی مۆغان. ڕۆژی چوارشەمە کرێکارانی شاغڵ لە شیرکەتی کشتوکاڵ و سەنعەتی پارسی مۆغان دژ بە نەدانی داخوازیەکانیان کۆبوونەوە. بە وتەی ناڕازیان بەهۆی نەدانی 5 مانگ کاغدەست و مەزایە عەمەڵەن ژیانیان فەلەج بوو. گرانی و هەڵاوسان معیشەتیانی خستۆتە مەترسیەوە و شەرمەندەی بنەماڵەکانیان بوون، بەڵام هیچ بەرپرسێکی حکوومەتی بایەخ بە کێشە و گرفتەکانیان نادات. کاتێک داوای داخوازیەکانیان دەکەن خاوەنکار هەڕەشەی دەرکردنیان لێکات. ناڕەزایەتی خەڵکی پارێزگای گیلان و کاسبکارانی بازاڕی چواردانگە لە تاران. دانیشتوانی شارەکانی مەحموداوە، سەومەعسەرا و کاسبکارانی بازاڕگەی چواردانگەی تاران ڕۆژی چوارشەممە هەشتی گەلاوێژ بە بڕینی بەردەوامی ئاو و کارەبا ناڕەزایەتیان دەربڕیوە. بە وتەی ناڕازیان پارێزگاکانی مازەندەران و گیلان لە پڕاوترین پارێزگاکانی ئێران بوون، بەڵام بەهۆی سیاسەتە هەڵەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیەوە تووشی کێشەی کەماوی هاتوون. ڕۆژانە چەند سەعات ئاو و کارەبا قەتە دەکرێت و بەرپرسانی حکوومەت ژیانیان بۆ خەڵک سەختتر کردوێتەوە. لە مەحموداوە ناڕازیان دەرگای چوونە ژوورەوەی ئیدارەی بەرقیان بەسەر کارمەندانی و ناوەندەدا داخست و لە شاری تاران کاسبکارانی بازاڕی چواردانگە بۆ جاری چەندەم دش بە بڕینی بەردەوامی کارەبا خۆپێشاندانیان کردووە و ڕایان گەیاندووە کە ئەگەر کێشەکەیان چارەسەر نەکرێت دوکانەکانیان دادەخەن. کەمکردنەوەی مەزایای پیشەیی کرێکاران لە شرکەتی واحدی تاران. بە پێی ڕاگەیاندنی سەندیکای کرێکارانی شرکەت واحدی تاران بەڕێوەبەرانی شرکەت مەزایای کرێکارانی و شرکەتیان کەم کردوێتەوە و ئەو بابەتە کێشەی بۆ هاتوچۆی کرێکاران دروست کردووە. بە پێی زانیاریەکان کرێکارانی شرکەت واحدی تاران پاش هەوڵێکی زۆر لە ساڵی 1390 هەتاوی توانیان کارتی ئەلکترۆنی کەڵکوەرگرتنی خۆڕایی لە میترۆ و ئۆتۆبوس وەربگرن، بەڵام لە ڕۆژانی ڕابردوودا بەڕێوەبەرانی شرکەت ئەو مافەیان بە شێوەی نایاسایی لە کرێکاران وەرگرتوێتەوە. کەمکردنەوەی مەزایای پیشەیی بۆ کرێکارانی بەشی گواستنەوە و هاتوچۆ بێڕێزی بەو کرێکارانەیە و گوشاری مەعیشەتی خستۆتە سەرشانی خۆیان و بنەماڵەکانیان. کرێکارانی ناڕازی هۆشداریان داوە کە ئەگەر بڕیارەکەی شرکەت هەڵنەوەشێتەوە مانگرتنی سەراسەری بەڕێوابن.
بەیانیەی خانەنشینکراوانی سەنعەتی نەوت دژ بە وەزارەتی نەوت و دەوڵەت. خانەنشینکراوانی ببورن سەنعەتی نەوت لە بەیاننامەیەکدا هۆشداریان بە وەزارەتی نەوت و دەوڵەت داوە تاکو و کۆتایی بە دەستێوەردانەکانیان لە سندوقی خانەنشینی پێرسۆنەلی سەنعەتی نەوت بێن و ڕایانگەیاندووە واز لە گاڵتەکردن بە داهاتووی خانەنشینکراوان بێنن. خانەنشینکراوانی نەوت و بنەماڵەکانیان چیتر بێدەنگ نابن. لەو ماوەیەدا دەوڵەت بە بەرپرسانی وەزارەتی نەوت لە ڕێگەی دەرکردنی بڕیاری نابەجێ و پێشنیارکردنی بەرنامەی ناڕوون هەوڵیان داوە سەرمایەکانی سندوقی خانەنشینی کرێکارانی نەوت تاڵان بکەن. ئەمجارە بەڵێنی پێدانی وامی 150 ملیۆن تمەنی کڕینی کەلوپەلی نێوماڵیان داوە تاکو خەڵک بخەڵەتێنن. ئەمە بێڕێزی بە کەرامەتی خانەنشینکراوان و کرێکارانی نەوتە. ئێمە وشیارین و هۆشدار دەدەین کە هەر چەشنە دەستێوەردانێک لە سندوقی خانەنشینی کرێکارانی سەنعەتی نەوت قبوڵکراو نییە و ڕێگە نادەین ئەو سندوقە لەگەڵ سندوقەکانی دیکەی خانەنشینی کە تاڵانکراون تێکەڵ بکرێت. کرێکارانی ناڕازی لە کۆتایی بەیاننامەکەدا خوازیاری پێدانی وامی 300 ملیۆن تمەنی لە سندوقی خانەنشینی بوون، نەک بانکی ڕێفاه کە سەر بە دەوڵەت. گیانلەدەستان و برینداربوونی 13 کرێکار لە چەند شاری ئێران. لە ڕۆژی ڕابردوودا 3 کرێکار لە ڕەشت، ئەروەند و ئەبهەر بەهۆی نەبوونی ئیمەنی شوێنی کار گیانیان لەدەستداوە و 10 کرێکاری دیکە لە ئەبهەر و ئەروەند بەهۆی گازگرتووی و گەرمابردووی بریندار. بە پێی راپۆرتەکان کرێکارێکی سیمبان لە شاری ڕەشت بە ناوی محەممەد کازم عێوەزنیا کە چەند ڕۆژ لەمەوبەر بەهۆی کەوتنە خوارەوە لە بەرزایی بە سەختی بریندار بوو بەهۆی قورسی برینەکانی گیانی لەدەستاوە. لە شارستانی ئەبهەر کرێکارێکی هەڵکەندنی کارێز بەهۆی بەربوونەوە لە بەرزایی گیانی لەدەستاوە و هێزێکی بەرگری شارستانی کە بۆ ڕزگارکردنی و کرێکارە چوو بوو بریندار بوو. هەروە لە شارستانی ئەروەند 9 کرێکار لە زەلکاوی خۆرسەنگیدا گیریان خواردووە و کرێکارێک بەهۆی گەرمابردووی گیانی لەدەستداوە و 9 کرێکاری دیکە بریندار و ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کراون. خۆپێشاندانی کرێکاران لە بەنگلادش و دەست بەسەرکردنی چەند کرێکار. ڕۆژی چوارشەممە سەدان کرێکاری هندوستانی شاغڵ لە شرکەتێکدا لە بەنگلادش دژبەنەدانی حەقدەست ناڕەزاتیان دەربڕیەوە، بەڵام پۆلیس هێرشی کردوتە سەریان و چەند کەسی لێ دەست بەسەر کردوون. بە پێی راپۆرتەکان ماوەی چەند ڕۆژە کرێکارانی هندوستانی لە ئەستنەدانی 3 مانگ حەقدەست و مەزایە ناڕازایەتی دەرەبڕن، بەڵام وەڵامی خاوەنکار و دەوڵەتی بەنگلادش تەنیا تونند و تیژی بووە و چەند کرێکار لەلایەن پۆلیسەوە دەست بەسەر کراون. ڕۆژی چوارشەممە هەشتی گەلاوێژ سەدان کرێکار جادەی داکا بۆ قازیپۆریان داخست و بە وتنەوەی دروست خوازیاری پەرداختی 7 مانگ داخوازی دواخرا بوو. و دوایین هەواڵمان سەبارەتە بە قوربانیبوونی 9 کرێکار بەهۆی تەقینەوە لە وڵاتی تایلەند. ڕۆژی چوارشەممە بەهۆی تەقینەوە لە کارگەیەکی بەرهەمهێنانی یاریاگرین لە تایلەند 9 کرێکارگیانیان لەدەستاوە و 2 کەسی دیکەش بریندار بوون. بە وتەی پۆلیسی تایلەند ڕووداوەکە لە کارگەیەکی شاری سوپانبوری ڕوویداوە و بە پێی زانیاریە سەرەتاییەکان 9 کرێکار گیانیان لەدەستاوە و 2 کەسیش بە سەختی بریندار بوون. سەرۆکی ئۆژانسی تایلەند ڕایگەیاندووە کە ڕێژەی بریندارەکان زۆرە واگەری هەیە ڕێژەی قوربانیانیش بڕواتە سەرەوە. بینەرانی خۆشەویست، گەشتیاواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.